يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. إمان داران خواناساني زۆر بەڕێز، سەری ساڵی تازەی خوێندن لەم هەفتەیەدا دەست پێ دەکا. وتاری ڕابردوو لە خزمەت قورئانی پیرۆزدا باسی گەورەی زانستمان کرد لە ئاینی پڕبەرەکەتی ئیسلامدا. وتاری ئەمڕۆشمان دەچینەوە خزمەت سوورەتی ئەلعەلەق کە خوای پەروەردگار بۆ یەکەم جار بەرەکەت و ڕەحمەتی خۆی دوا شاخەڵاتی خۆی کە وەحی ئاسمانە دای بە خاتەمی پێغەمبەران حەزەتی محەممەد صلی الله عليه وسلم. یەکەم ئاەتەکانی قورئان لە غاری حیڕائدا کە بۆ حەزەتی ڕەسوول الله صلی الله عليه وسلم هاتە خوارەوە، جوبریلی ئەمین باوەشی بە پێغەمبەردا کرد صلی الله عليه وسلم و فەرمووی ئیقڕە بخوێنە. فەرمووی ما ئەنا بقارئ، فەرمووی من خوێندەوار نیم. ئەفەرمێ بەخۆیەوە گوشیم هەتا وەکو خەریب و دڵم سست ببێ، ئازارم پێگەیشت و بەری دامەوە. پاشان فەرمووی ئیقڕە بخوێنە، وتم ما ئەنا بقارئ. پێغەمبەر صلی الله عليه وسلم فەرمووی من خوێندەواریم نییە، چی بخوێنیم؟ دەفەرمێ دیسان بەخۆیەوە گوشیمەوە، ئازاری پێگەیاندم و بەری دامەوە. جاری سێیەم فەرمووی ئیقڕە بسم ربك الذي خلق الإنسان من علق اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم. ئەم جومعەیەش لە خزمەتی ئەم چەند ئاەتەدا جارێکی تر دەوەستینەوە و چەند دەرس و پندێکی لێ وەردەگرین. وانەی یەکەم، بۆچی سێ جار؟ ڕەن بێ بەڕێزت پرسیار بکەی بۆچی یەکەم جار جوبریل بە پێغەمبەری صلی الله عليه وسلم نەفەرموو ئەم قورئانت بەسەرا دەخوێنمەوە ئیقڕە بسم ربك الذي خلق؟ بۆ فەرمووی ئیقڕە کوشی بەخۆیەوە، دیسان بەریدا. جاری دووەم ئیقڕە بخوێنە و دیسان گوشیەوە بەخۆیەوە حتا تون ئازاریدا. بۆ لە جاری سێیەمە ئەمجا ئیقڕە بسم ربك الذي خلق؟ ئەم قورئانە هەمووی پڕ لە حیکمەت و دەرس و عیبرەتە. ئەو سێ جارە والله ئەعلەم پێمان دەڵێ ئەی مامۆستا تۆش بۆ قوتابیەکەت ئاوا بکە. یەکەم جار خوێندکار و قوتابیەکەت با جەستەی ئامادە بێ، دووەم جار با دەرونی ئامادە بێ، سێیەم جار ئەمجا دەرسەکەی پێ بڵێ. یعنی هەر مامۆستای سەرکەوتوو دەبێ وەکو جوبریل ئاوا قوتابیەکەی فێرکە. شەرتی ئەساسی بۆ فێربوونی زانست ئامادەبوونی جەستەیە. یەکەم جار پێغەمبەر صلی الله عليه وسلم بەنێتی بیرکردنەوە لە دەسەڵاتی خوا چوو بۆ ئەو غارەوە، ئەو ئەشکەوتە بچکۆلەوە، بەڵام جوبریل بەخۆیەوە دەکوشێ ئیقڕە بخوێنە، ئامادەی دەکات، جەستەی ئامادە دەکات. یعنی ئەی محەممەد صلی الله عليه وسلم لەمە دووە هاتنی تۆ بۆ کاتێکی تر نییە، ئێستا بۆ خوێندنە. ئەبێ مامۆستاش قوتابی فێر بکە، نابێ بەدەقە لە پۆلا دوا بکەوی. ئەبێ پێش چوونە پۆلی مامۆستا خوێندکار و قوتابی لە بنەڕەتیەوە هەتا زانکۆ ئامادە بێ. لە زانکۆ پێشکەوتۆکانی جیهاندا خوێندکار نەک نابێت دەقەیەک خولەکێک دوا بکەوێ. ئەگە گەیشتە 5 چرکە ئەو دەرسە غایبە. ئەگە گەیشتە 1 دەقە خوێندکار لە دوای مامۆستا بچێتە پۆلەوە هەموو ڕۆژەکە غایبە. بۆیە ئەمان لە دینەوە وەرگرتووە ئامادەبوونی جەستەیی. ئەبێ خوێندکار بە جەستە ئامادە بێ لەوێ و ئامادەبوونەکەشی تەنها بۆ خوێندن بێ. بۆیە جوبریل یەکەم جار پێغەمبەری صلی الله عليه وسلم دەرسەکەی پێ نەگوت، گوشی بەخۆیەوە ئامادەی کرد. ئەوە ئامادەکردنی جەستە. دووەم جار ئامادەکردنی دەروون. جاری دووەم فەرمووی بەخۆیەوە گوشیمەوە، توندڕای گوشیم هەتا خەریب و هەناسەم تون بێ، ئەمجا بەریدامەوە. جاری دووەم مامۆستا دەبێت دەرونی خوێندکار ئامادەکە. هەیە بەجەستە لە پۆلدایە، بەخوا زۆر تەلەبە هەیە بەجەستە لە کولیە و لە ئامادەیەکان و
لە معهەد و لە بنەڕەتی بەجەستە لەوەیە، بەڵام ڕوحی وا لە شوێنێککەیە، خەیاڵی وا لە شوێنێکی ترە. جاری دووەم دەبێت مامۆستا دەرونی قوتابی ئامادەکە، نەک هەر جەستەی لەسەر ڕێحلەکە بێت، دەرونی ئامادەکە بۆ وەرگرتنی دەرسەکە. جاری سێیەم ئەمجا ئیقرا بیسمی ڕەبیکە دەست پێ بکە، یعنی ئەمجا مامۆستا دەستکە باوانەوتنەوە. بۆیە دەرسی یەکەم بۆ مامۆستایانی بەڕێزە، ئەی مامۆستای بەڕێز، یەکەم جار هەوڵ بدە و قوتابی و خوێندکارت وا فێرکە پێش تۆ لە پۆلدا بێ، ئیلتیزامێکی جددیان بدەیە کە مەهێڵە تەلەبە لە دوای تۆ بێتە ژوورەوە، ئیلا مەگەر عوزرێکی زۆر بەهێزی هەبێ و فێری عوزر هێنانۆشی مەکە. دووەمیان با لە پۆلدا ئاگان لە تۆ بێ. بۆیە زۆر جوانە مامۆستای بەڕێز پێش دەست پێکردن بە دەرسەکە هەر یەکسەر پەرامەری سەر تەختەڕەش نەدا و دەست نەکە بە بۆرنووسین، بەڵکو بە چەند قسەیەکی خۆش، بە بەخێرهاتن و چاکوچۆنی و مەرحەبایەک، بە بەسەرهاتێکی خۆش جێڕانەوەی چەند خولەی یعنی چرکەیەک دەرونی خوێندکار ئامادە بکە، وان لێ بکە خوێندکارەکان ئامادەی وەرگرتنی دەرسەکە بن. ئەمجا جاری سێم دەستکە بە شەرحی دەرسەکە. ئەوە بەڕاستی تەلەبە زۆر زۆر ئیستیفادە دەکات. بۆیە قورئان یەکەم وانەی بەم سێ قۆناغە دەستی پێکرد. ئەوە پەیام بۆ مامۆستا. هەروەها ئەم سێ جار گوشینە قوتابیش فێر دەکا. بۆ سێ جار بۆ خوێندکار و قوتابیش لە پۆلدا فێر دەکا. ئەی خوێندکار و قوتابی ئازیز، خوێندن بە سێ قۆناغە، فێربوون سێ قۆناغە. قۆناغی یەکەم، هیچ دەرسێک مەخوێنە تا لە ماڵەوە تەماشای نەکەی. ئەی ئەو کەسێک کە دەتەوێت فێری عیلم بی و لە بەیانیەوە دەرگای مەکتەبەکان بەیانی دووبانی دەکرێنەوە، لە یەکەم ڕۆژەوە بە ئەوە منهەجت بێ. هەر دەرسێک دەخوێنی لە ماڵەوە چاوێکی پێدا بخشێنە. بە چاو پێدا خوشاندنی دەرسەکە تۆ وێنەیەکت وەرگرتووە، بەڵام وێنەکە زۆر کەمە. ئیقڕای یەکەم جارە، هیچت پێ نەوترە. جاری دووەم بچۆ لە پۆلا دانیشە، بە وردی گوێ لە مامۆستا بگرە، بە وردی گوێ لە مامۆستا بگرە و ئامادەی شەرح دەرسەکە چۆنی شەرح دەکا مەهێڵە خەیاڵت بەم لاولادا بڕوە. ئەمە دەچێتە زاکیرەتەوە، بەڵام زاکیرەیەکی کورتخایەنە. زاکیرەی یەکەم بەس بینینە، زاکیرەی دووەم ئەوەیە بە وردی گوێ لە مامۆستا دەگری. ئەوە ئیقڕای دووەمە، بە وردی گوێ دەگری. لە خانەی تۆمارکردنی مێشکا وانەکە تۆمار دەبێ، بەڵام کورتخایەنە، لەوانەیە دوای ڕۆژ و شەوێک لەبیرت بچێتەوە، لەوە چێت دوای هەفتەیەک وانەکە لەبیر بچێتەوە. بۆیە سێیەم جار ئەمجا ئیقڕا بیسمی ڕەبیکە دەستی پێکرد. سێیەم جار بچۆوە ماڵەوە، بە وردی جارشکە بیخوێنەوە، بینووسەوە، شەرحیکەوە، بیڵێەوە، لەبەریکەوە 10 جار بیخوێنەوە. چونکە زانست پێمان دەڵێ ئەمە دەچێتە خانەی سێیەمی بیرکردنەوەوە، ئەمجا بە حەیاتی لەبیرن ناچێتەوە. ئەها کەسێکی شەر بە نمونەی واقعی وە جەنابتان، کەسێک لە بازاڕە یەکەم جار دەیبینی، یەکەم جار دڵی وێنەکەیم لە خەیاڵە، بەس نازانی ناوی چییە. دووەم جار لەگەڵ یا دانیشتی و بووی لە میوانداریەکە بەشداریت کرد و چەند سەعاتێک گفتوگۆت کرد، ئەها چۆتە خانەی زاکیرەی دووەمتەوە، بەڵام کورتخایەنە، پاشی مانجێ ببینەوە نایناسیتەوە. بەس ئەگەر 10 ڕۆژ لەگەڵ یابووی، بەردەوام هەوڵت لەگەڵادا و تەعامل لەگەڵ کرد و مامەڵەت لەگەڵ کرد و سەردانت کرد، ئەمجا لەبیرت ناچێتەوە. خوێندنیش بەڕێزان بیزەبت ئاوایە. تۆ ئەم لاپەڕێ بەس سەیریکەی، یعنی بەس هەر تەماشایەکی بکەی و بڕۆی بتەوێ فێربی، بەخوا فێر ناوی بە جارێ خوێندنەوە. جاری دووەم شەرحی مامۆستاش بە وەردی گوێ لێ بگرە. جاری سێم 10 جار بۆ خۆت بیڵێەوە. ئێتر دەچێتە خانەی سێیەمی زاکیرەتەوە، شتەکانت بە دڵنیاییەوە کاتی ئیمتیحان لەبیر ناچێ و سەرکەوتوو دەبی. 3 جار فەرمووی وشیمی بەخۆیە و ئەمجا سالی سێم دەرسەکەی پێوتم. ئەم ئاەتە دیسان بە قوتابی خوێندکار دەڵێ ئەی ئەو کەسەی کە دەتەوێت زانست فێربی، هەر لە سەرەتای کردنەوەی دەرگای قوتابخانە و تا زانکۆ پەیمانگا ئاگال لە 3 شت بێ، ئاگال لە 3 شت بێ، ئەمجا زانست فێر دەبی. یەکەم ئاگال لە جەستەت بێ، جەستەی شەکەت و نەخۆش پێویستە پشوو بدە. ئەی خوێندکاری بەڕێز، هەر کاتێ زانید نەخۆشی زۆر لە خۆت مەکە، بە نەخۆشی سەعی ناکرێ. هەوڵ بدە چارەسەر وەرگرە، ئیستراحەتێک بکە. هەر وەختێ سەعید زۆر کرد و شەکەت و ماندوو بووی، یەکسەر واز لە کتێبەکە بێنە، پێوەیدا بڕۆ ئیستراحەتێک بکە، پشوێک بدە، هەناسەیەک بدە، ئەمجا دەست پێ بکەوە. ئاگال لە جەستەت بێ، ئاگال لە جەستەت بێ، لە 2 بارودۆ خۆت پارێزە. یەکەم جەوی زۆر سەرما، ئینسان لە سەرمای بە شیددەتا فێری زانست نابێ. دووەمیان لە جەوی زۆر گەرمە، ئەویشیان زۆر خراپە.
جاری وا سفلیتێکی گەرم لە زستانە هەڵدەکرێت لە مەودا دنیا سارد بێ ئەوەش دڵت دەشێوێنێتەوە مێشکت ئاڵۆز دەکا بۆیە جەوی ژوورەکەت خوێندنگاکەت نابێت نە زۆر سارد بێ نە زۆر گەرم بێ لە هەردووچیاندا ناوەند وەرگرە فێری زانست دەبێ و جەستەت ئامادەی وەرگرتنی زانست دەبێ دووەم دوای جەستەت ئاگاد لە خەوت بێ کە خەوت هات بخەوە زۆر خوێندکار بەدەم خەوە سەعی دەکات بەیانی نازانێت چی خوێندوێتەوە هەر وەختێ خەوت هات بخەوە دوای سعاتێ خەوتن دڵنیا بە 1 سعات لەسەر تێرخەوی باشترە لە 10 سعات بە خەواڵووی سەعی بکەیت ئاگاد لە خەوت بێ سێمیان ئاگاد لە خواردنت بێ خوێندکار و قوتابی و ئەهلی عیلم ئەگە بێت و مەعیدەی زۆر زۆر تێر بێ جەستەی خاو دەبێتەوە مێشک خاو دەبێتەوە لە زۆر تێربووندا ئامادەی وەرگرتنی شن ناوی فێر نابی لە برسیبوونیشدا هەر فێر نابی بۆیە قاعیدەی وەسەط بۆ فێربوونی ئەهلی عیلم بۆ هەمومان ئەوەیە ئەگەر دەتەوێت عیلم فێربی پێشینان وتویانە کەم خۆری دایم خۆر بە قەت ئەوەندە تێر مەخۆ مەعیدەت پڕ ببێ دوای خەوە نوچکە بدگرێ و ئەمجا لە کتێبەکەش وەڕزبی بخۆ بەڵام ئەوەندەش تێر مەخۆ کەم بخۆ بەڵام دایم بخۆ هەر بە ماوەی سعاتێک میوەیەک بخۆ پسکیتێک بخۆ شەربەتێک بخۆ ناو بە ناو فۆرمات دەبێەوە ئامادەی وەرگرتنی زانستت دەبێت بۆیە سێجارەکەی ئاەتەکە جوبریل ئەو دەرسەی فێری محەممەدی مستەفاکە صلی الله عليه وسلم ئاگال لە جەستەت بێ ئاگال لە خەوت بێ ئاگال لە خواردنت بێ ئەم جا زانست خۆیت پێشکەش دەکات خوای گەورە فەرمووی ئیقرأ وەڕەبوکە الئەکرەم پەروەردگارت زاتێکی تەواو بەخشندەیە ئێمە کەریممان هەیە و ئەکرەممان هەیە کەریم بەخشندە ئەکرەم یعنی تەواو بەخشندە ئیقرأ وەڕەبوکە سەیری ئەو خۆشەویستی دەربڕینە ئەی محەممەد صلی الله عليه وسلم بخوێنە پەروەردگاری تۆ خۆ پەروەردگار هەری محەممەد نییە صلی الله عليه وسلم ئی هەموومانە بەڵام خۆی لێ نزیک دەکاتەوە وەڕەبوکە پەروەردگاری تۆ بە کافی خیتاب الأكرم ئەوەندە بەخشندەیە لەگەڵ تا الذي يعلمك بلا وجود الأسباب خەڵک ئەگە بێ فێر بێ زانست بێ ئەبێ بچێتە لای مامۆستا ئەبێ فێری خوێندن و نووسین بێ ئەبێ کات تەرخانکە من ئەوەندە بەخشندەم لەگەڵ تۆدا ئەی محەممەدی خۆشەویست بەبێ هیچ سەبەبێک فێرت دەکەم بەبێ هیچ مامۆستایەک بەبێ هیچ خوێندنێکی پێشوەخت فێری هەموو زانستەکانت دەکەم لە قورئاندا کەواتە ئەوە ڕێزی پێغەمبەرە صلی الله عليه وسلم ئەم قورئانە بۆ یەک بە یەکمان دەرس و عیبرەتە لەم ئاەتەوە چ فێر دەبین لەم ئاەتەوە خوای گەورە بە مامۆستایانی بەڕێز دەڵێ هەر وەختێ دەرستان بە قوتابی گوت خۆشەویستیان بۆ دەرببڕن هاکە خوا بە پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمێ ئیقرأ وەڕەبوکە الئەکرەم خۆشەویستی خۆی بۆ پێغەمبەرەکەی دەردەبڕێ پەروەردگاری تۆ زۆر لەگەڵت بەخشندەیە هەموو شتێکت پێ دەبەخشێ ئەی مامۆستای بەڕێز تۆش پێش ئەوەی وانە بە قوتابێکە بڵێ تێی بگەێنە چەندت خۆش دەوێ هەوڵ بدە خۆشەویستی خۆت بۆ خوێندکارەکانت بسەلمێنە تێیان بگەێنە کە بەرامبەر بە تۆ هەرچی لە دەسەڵاتمایە لە زانست پێت دەبەخشم بەخوا درێخی ناکەم لە مناڵەکانی خۆم زیاترم خۆشترنەوی کەمترم خۆش ناوی تۆش یەکێکی لە ئەولادەکانم لە کوڕ و کچەکانم ئەزانی مامۆستا قوتابی بەڕێز خوێندکار کە زانی مامۆستا ئەوەندەی خۆش دەوێ وەڵی پێی بە سەعینەکە کە زانی مامۆستا ئەوەندە ڕێزی لێ دەگرێ و پەرۆشە بۆی وەڵی شەرم دەکات بیعاری بکا لە پۆلە بۆیە ئەم ئاەتەش پێمان دەڵێ مامۆستا دەرسی ئەساسی ئەوەیە خۆشەویستی خۆت ببەخشە بە خوێندکارەکانت لە ڕێگەی خۆشەویستیەوە زانستیان پێ بگەێنە چونکە خوا ئاوا زانستی بە پێغەمبەر گەیاند صلی الله عليه وسلم خوا فەرمووی اقرأ باسم ربك الذي خلق خلق الإنسان من علق بخوێنە بەناوی ئەو پەروەردگارەتەوە کە شتی دروست کردووە خەلق چی یعنی خەلق كل شيء مفعول به دیار نییە خوای تۆ هەموو شتێکی دروست کردووە دوای ئەوە یەکسەر دەفەرمێ خلق الإنسان من علق ئینسانی دروست کردووە لەناو هەموو مەخلوقاتە خوا باسی ئینسانی کرد باسی مرۆڤی کرد ئەم ئاەتەش دەرسی سێیەم پێمان دەڵێ زانا ئەو کەسەیە هەرچی دروستی دەکا ئەبێ لە خزمەتی مرۆڤا بێ نەقڕکەری مرۆڤ بێ ئەمڕۆ زانست زۆر پێشکەوتووە زۆر شت دادێنێ چەکی ئەتۆمی دادێنێ بەڵام هەموو مرۆڤایەتی لە ترسی چەکی ئەتۆمی زیڕەی کردووە
بۆیە زانست ئەو شتەیە کە خزمەتی مرۆڤ بکە، زانە ئەو شتەیە ئەو کەسەیە کە شتێک دروست بکە مرۆڤایەتی سوودی لێ ببینێ، نەقڕکەری مرۆڤ بێ. چوارەم دەرس فەرمووی خەلەق الئینسانە من عەلەق، ئینسانمان دروست کردووە، خوا دەفەرمێت دروستم کردووە ئینسان لە چی؟ لە خوێنێک وەکو زەرو وایە و بە ڕەحەمی دایکەوە خۆی هەڵواسیوە. کرمێکە وەکو زەرو وایە بە ڕەحەمی دایکەوە خۆی هەڵواسیەوە خوێن دەمژە و گەورە دەبێ. هەرچی صفاتی ئەم ئینسانەیە لە چاو و سەر و گوێ و لوت و شکڵ و شێوە و بژۆڵ و برژانگ و ڕەنگی چاو و تەبیعەت و تووڕەیی و لەسەر خۆی هەمووی لەناو ئەو داوە دەزوەدا ئەڵێی زەروی ناو ئاوە کە بە ڕەحمی دایکەوە خۆی هەڵواسیوە. خوا دەفەرمێ هەمومان لەوەندەدا کۆ کردوێتەوە، لە ئەوێدا دروست دەبی. یەکێ پرسیار دەکا باشە بۆچی خوای پەروەردگار یەکسەر ئەم قۆناغەی باس کرد، بۆ باسی عەلەقی کرد؟ خۆ قۆناغی پێش عەلەقمان هەیە، قۆناغی پێش دروستبوونی عەلەقە ئەو زەروە لە ناو ڕەحمی دایکە زۆر قۆناغی تر هەیە. خوای گەورە لە قورئانی پیرۆزە دەفەرمێ یەکەم جار ئادەم پێغەمبەر سەلامی خوای لەسەر بێ لە توێکڵی هەموو زەوی وەرگیراوە. پێغەمبەر صلی الله علیه وسلم فەرموویەتی خلق الله آدم من قبضة قبضها من جميع التراب الأرض. إمام أبو داود ولا مسند إمام أحمد حديثك وصحيح هاتوا. خواي قورا مشتك بمشتي پروردگاريتي خوي كما نازانين چون له همو تويقلي سرزوي مشتي خولي ورگرت. لو خول آدمي دروست کرد. جا سيري كبوين نوي آدم رش پيستي تيدايا، سپي پيستي تيدايا، سور پيستي تيدايا، تەبیعەت توندی تێدایە، تەبیعەت شلی تێدایە، نەرمونیانی تێدایە، ڕقی تێدایە، چونکە سەر زەوی هەموو ڕەنگەکانی تێدایە، هەموو ڕەنگی گڵەکان هەیە. عەرزی وایە توندە، عەرزی وایە شلە، عەرزی وایە ڕقە، عەرزی وایە نەرمە. سوبحان الله بەشەریش ڕێک ئاوایە. زانستی نوێ دەڵێ چەند گەردێک لەگەڵ بێنە لە مختبەری کیمیاییدا فەحسی کە 92 عنسوری تێدایە، پێکاتەی تێدایە. پێستی ئینسانێکیش لێ بکەوە لە مختبەری کیمیاییدا فەحسی کە 92 عنسور و ڕەگەزی تێدایە، ڕێک وەکو گڵەکە کە خوا فەرموویەتی. ئەم گڵە خوای پەروەردگار هێنای ئاوی بەسەرا کرد. خوای گەورە دەفەرمێ بوو بە تین، بوو بە قڕ. بۆچی گڵ و ئاو؟ ئەی بۆچی خوا زەیتی وەرنەگرت، نەوتی وەرنەگرت، گۆگردی وەرنەگرت؟ خوای گەورە پێمان دەڵێ ئینسان تۆ لە پاکترین مەخلوقی، دوو شت پیسی هەڵناگرن، ئاو لەگەڵ گڵ. ئەها بۆیە عیبادەتی موسڵمانیش ئەوایە، بە ئاو خۆت پادەکەیەوە دەست نوێژ دەگری و خۆت دەشۆی. ئەگەر ئاوت دەست نەکەوت گڵ بەکار بێنە بۆ تەیەموم لە شوێنی ئاوەکە. ئینسان پاکە. خوا دەفەرمێ من تۆم بە پاکی دروست کرد، لە ئاو لە گڵ دروستم کردی کە هەردووچیان زۆر پاکن و پاکەرەوەن، لە داهاتووشا خۆتیان پەپادەکەیەوە. ئەبنە مای لە ناوبردنی میکرۆبەکان لەسەر جەستەت و لابردنی پیسیەکان خۆت پیس مەکە. خوا فەرمووی ئەم تینە دەبێتە تینین لازب. دوای ئەوە قوڕەکە هەندێک خەز دەبێتەوە و وشک دەبێتەوە. دوای ئەوە پەروەردگار دەفەرمێ ئەبێتە خەلق الئینسانە من صەلصال لە سوورەتی ڕەحمانە دەفەرمێ ئەبێتە قوڕێکی وشک وەکو فەخفوری لێدێ، گۆزەتان بینیوە کە قوڕەکەی وشک بووەتەوە. دوای ئەوە پەروەردگار لە سوورەتی حیجر ئاەتی 26 دەفەرمێ حەمەئین مەسنون، ئەو قوڕە کە وشک بووەتەوە ڕەنگی ڕەش دادەگیرێ و ترش دەبێ. حەمەئی مەسنون یعنی ڕەش داگیراوی ترشاو، ئەو گۆڕانکاری بەسەرا هات. پاشان سەلسالین کەلفەخار، وشک بووانێ وەکو فەخفوری لێ هات. ئەمجا ڕەحمی بەبەرا دەکرێ، ئەمجا کرا بە ئادەم و وەنەفەخت فیه من ڕوحی. خوای گەورە نەیفەرموو ئیقڕە بسم ربك الذي خلق خلق الإنسان من طين، ئەمانەی باز نەکرد، یەکسەر چوە سەر عەلەق. یا باشە خۆ لەژێر لە پێش عەلەقیشەوە ئێمە مەنیمان هەیە، بۆیضەمان هەیە. خوای گەورە چەند بە حیکمەت ئەم قورئانی دابەزاندووە. ئەمە دەرسی فێربوونە، بۆیە لە سەرەتای ساڵی خوێندنا دەبێت ئێمە لە خزمەت ئەم ئاەتە قورئانیەدا بین. ئەم ئاەتە دیسان بە مامۆستایانی بەڕێز دەڵێ مامۆستایان کە دەرستان بە قوتابی گوت شتێکی پێ بڵێن کە بتوانێ بە چاو بیبینێ. ئێستا مرۆڤ ناتوانێت بچێ بە چاو بیبینێ، خاک کۆکاتەوانێ و بێنێ لە مختبەر ئاهینی بکە و مرۆڤی لێ دروستکە. ئەمە لە توانای مرۆڤانە، بۆیە خوا ئەمەی بۆ باز نەکردی، نەیفەرموو ئەم دەرسە بخوێنە. بەڵام عەلەقە کە زەرووە و لەناو ڕەحمی ئافرەتایەوە و خەریکە دەبێتە منداڵ،
ئەوە تا زانستی ئەمڕۆ زۆر بە ئاسانی لە ڕێی سۆنەرەوە جوان جوان بۆ دەردەخە منداڵەکە چۆن دروست دەبێت ها قۆناغێکی نیشانداوین کە چاو دەیبینێ کە عیلم زەفەری پێدەبا بە ئاسانی دەتوانانی دوایی عەلاقەکە دەبینی بۆتە دەبێتە پارچە گۆشت و دەبێتە ئێسکە پەیکەر و دواتر ئێسکە پەیکەرەکە گۆشت دای دەپۆشێ هەموو ڕۆژ بە ڕۆژ و هەفتە بە هەفتە لە ڕێی سۆنەرەوە متابعی دروستبوونی منداڵ بکە خوا دەرسێکی پێوتین کە ئینسان دەبێت بیزانێ بەڵام فەرمووی ئەو دەرسەتان پێ ناڵێم کە چاوتان نایبینێ و ئاگاتان لێ نییە لێرەدا بە مامۆستایانی گوت مامۆستایان دەرستان کە بە قوتابی گوت شتێکی پێمەڵن خەیاڵ بێ شتێکی پێمەڵن عەقڵی وەری نەگرێ شتێکی پێمەڵن کە نەزانێ معنای چییە شتەکان لە مختەبەرا بڵێنەوە بۆ تەلەبەی ئێمە ڕقی لە سین و سات و جەبر و هەندەسە ئەوانەیە بۆچی زۆربەی تەلەبەی ئێمە ئاشنانێ بە زانستی فیزیا و کیمیا و حەزی پێ ناکە لە سەرەتاوە کە تەواوی کرد بوو بە پسپۆرتێدا ئەمجاڵە بەخوا خۆشترین دەرسە چگە لێ حاڵی بووە بەڵام چونکە لە مختەبەرا نایخوێنێ ئێمە گرفتی خوێندنگاکان و وەزارەتی پەروەردەی ئێمە ئەوەیە دەرسەکانمان لە تاقیگەدا ناخوێنین خوا لە ڕێی قورئانەوە پێیوتین من شتێک بە مرۆڤ دەڵێم کە بە چاو بیبینێ کە عیلم بێ کە نەک شتێک بێ نەتوانێت تەقەبولی بکە لە بواری عەقیدەدا بڕواد وایە کە خوا ئەمە هەموو پێوتووی بەڵام لە بواری خوێندنا شتێک بخوێنە کە بە چاو بیبینی بۆیە مامۆستایانی بەڕێز هەروانەیەکتان بە قوتابی گوتەوە بە عەمەل بە کردار نیشانی بدەن تو خۆتەوە مێژوویەک دەخوێنی خۆشت گومانت هەیە ئەوەی کە مەنهەجەکەی داناوە دەبێ وا بێیاننا ئەی بۆ نای مێژووی نەتەوەکەی خۆت خوێنی ئەی بۆ نای مێژووی پێغەمبەرەکەی خۆت خوێنی صلی الله علیه وسلم لە سونە و قورئان لەوەوەری بگری لە سونەی صحیحەوە لە قورئانی پیرۆزەوە کە قوتابی هەموو ڕۆژ لەبەر چاوێتی بە جوانی دەبینێ زوانەی جوغرافیا مامۆستا بۆ لە پۆلابی خوێنێ ئەی بۆ ناچی لەسەر شاخ ئەوانەی شاخ بخوێنی لە دەشت ئەوانەی دەشت بخوێنی بۆ نای بێ بەحرەوە باسی ئاوی بێ بڵێ لەوانەی جوگرافیادا بۆیە زۆر زەرورە قورئان پێمان دەڵێ عیلم کە بە قوتابی دەوترێ با بە کردار بە چاو نیشانی بدرێ نەک شتێک بێ نەزانێ باسی چی دەکا اقرأ وربك الأكرم الذي علم بالقلم پەروەردگار زانستی لە ڕێی قەڵەمەوە گەیاندووە قەڵەم زۆر گرنگە زانست بە قەڵەم لە مێشکی زاناوە دەگاتە سەر کاغەز میچی لە مێشکی مندا بێ لە مێشکی بەڕێزتدا بێ لە مێشکی هەر زانایەکدا بێ بەچی دەگاتە سەر کاغەز لە ڕێی قەڵەمەوە ئەوەی لە ناو مێشکتایە لە ڕێی قەڵەمەکەوە ئەبێتە نووسین و دێتە سەر کاغەز ئەم زانستە لە ڕێی کاغەزەوە لە ڕێی قەڵەمەوە دەگاتە نەوەیەکی تر کتێبەکانی جیلانی پێشوو هەزاران ساڵ لە ڕێی نووسینەوە بۆ ئێمە ماونەوە بۆیە خوا فەرمووی بەردەوام ئیعتیماد بکەنە سەر زانستی نووسراو نەک بیستراو چونکە بیستراو ڕەن بێ کەسێ وشەیەکی لەبیر بچێتەوە ڕەن بێ بە هەڵە بیژێڕێتەوە بەڵام نووسراو وانییە نووسراو دەقی نووسینەکە وەکو خۆی دەمێنێتەوە زۆر ڕێزی قەڵەم بگرن هەرگیز دروست نییە لە ماڵەوە هەر کتێبێک بکەوێ بچی پێی لێنەی دەبێت خوێندکار و قوتابیەکانمان لە مەکتەب و ماڵەوە فێرکەین ڕێز لە قەڵەم بگرن بە حەیاتی نابێ ئینسان بەنووکی قاچی لە قەڵەمدا فڕێدا بەولاوە ئەبێ بە حورمەتەوە بۆی دابێتەوە هەڵی بگرێتەوە قەت قاچن لە قەڵەم نەدەی قەت پێی لێ نەنێ چونکە خوا ڕێزی لە قەڵەم گرتووە قەڵەم سەرچاوەی زانستە بەردەوام ئەی خوێندکار با قەڵەمت پێ بێ قەت مەڵێ هەر بە گوێ دەیبیستم ئەم دەرسە ئەو ئاەتەشمە ئەو ئاەتە ئەومان فێر دەکا دەفەرمێ قەت مەڵێ هەر گوێم لێ بۆ لە بیرم ناچێتەوە بەردەوام با قەڵەمت پێ بێ با قەڵەم و کاغەزت پێ بێ بینووسە چونکە بیرچوونەوە هەیە احتیمالی هەیە بەڵام نووسین لەبەر چاوت لا ناچێت مامۆستا مەلا محەممەدی جەلیزادە مەلای گەورەی کۆیە بە ڕەحمەت بێ دەفەرمێ باوکم نەسیحەتێکی گەورەی کردم لە تەفسیرەکەیدا لەبەر جیدا لاپەڕەی 576 دەیفەرموو بابم مەلا عەبدوڵای جەلیزادە کوتی ڕۆڵە محەممەد وەسیەتێکت بۆ دەکەم بە حەیاتی نووسراو بە چاوی سووک سەیر مەکە هەر شتێکت بینی لاپەڕە و کتێبێکت بینی نووسراوی تێدا بڕێزی لێ بگرە بیخوێنەوە دەفەرمێ حتا وتی وەلەو حیکایەت و مەتەڵۆک بێ حیکایەتێکت بەرچاوکەوت بیخوێنەوە مەتەڵۆکەیەکت بەرچاوکەوت بیخوێنەوە لە شوێنێکە ئیسفادەی لێ دەکەی ئەڵێ بەڕاستی واقعەن لەو وەسیەتە زۆر مستەفید بووم لەو وەسیەتەی بابم زۆر ئیستیفادەم کرد مەلایانی ئێمە ڕۆشنبیر بوون بابی مەلای گەورە لە ساڵەکانی 900 تا ژیاوە بەڕێزان لە 920 ئەم دەرسەی بە کوڕەکەی وتووە لە 1920 یعنی نزیکی 99 ساڵ لەمەوە بەرمەلای کورد بە کوڕەکەی وتووە ڕۆڵە هیچ نووسراوێکت بەلال بێدنرخ نەبێ
هەر شتێکت بەرچاوکەوت بیخوێنەوە ئیلا ڕۆژێک لەو خوێندنەوەیە سوودێکت پێ دەگەیەنێ. ئەوە ڕۆشنبیری و فکر گەورەی مەلای گەورەی کورد دەردەخا کە ئەلحەمدوللا مەلاکانی ئێمە بە درێژایی مێژوو ڕۆشنبیر بوون. مامۆستای جەلیزادە دەفەرمێ ئەم قسەی باوکم تەسیری تێکردم و هەرچی بکەوتایە بەر چاوم دەم خوێندەوە. دەفەرمێ ڕۆژێکیان پێش جەنگی جیهانی دووەم دەرسم بە مەلا عەبدوڕەحمانی پشدەری دەوت، دەرسی توحفەت المحتاجم پێدەوت کە شەرحی منهاجی ئیمامی نەواویە لە فقهی شافعیدا کتێبێکی هەرە بەناوبانگە. دەفەرمێت دەرسی توحفەم پێدەگوت لە باسی قەتڵە. گەیشتینە ئەو شوێنە شێخی ئیبن حەجەر لە توحفەیە دەفەرمێ ئەگەر کەسێک زەهرێکی زۆر زۆر کەم، یعنی یەک تۆ زەهر بەحاڵ هێنای کردیە خواردنێکە و دای بە کەسێک زەهرەکەی یەکجار زۆر کەم بوو، لە ڕێی دەمەوە لە ڕێی خواردنەوەدایە کەسەکە مرد، کابرای زەهر خوارد و دەرکرد ئەوەی کە زەهرەکەی داوەتێت، چونکە زەهرەکە زۆر زۆر کەم بووە و لە ڕێی دەمەوە داوێتی لە ڕێی خواردنەوە داوێتیە بە مەعیدایە تێپەڕیوە ناکوژرێتەوە، بەڵام خوێنی تەواوی ئینسانێکی لەسەر واجب دەبێت. دەفەرمێت دەردوای ئەوە خوێنمان دەفەرمێت ئەی ئەگەر کەسێک زەهرەکە هەر چەند کەم بێ ئەو زەهرە بچووکەی هێنا لە ڕێی دەرزیەکەوە کردی بە سمتی کەسێکە بەسکی کەسێکە خستیە دەمارێکی خوێنیەوە پێی مرد ئەبێ بکوژرێتەوە. وتم خوایە گیان علەمای شەرع لە مەسەبی شافعیدا بۆ ئەم قەراریان داوە، خوایە خوا ئەو زەهرە بچووکە هەر هەمان زەهرە بۆ لە ڕێی دەرزیەوە لە دەماری کەسێکی بدەی دەبێت بکوژرێەوە، بۆ لە ڕێی دەمەوە ناکوژرێتەوە و خوێن بای دەکەوێتە سەر. ئەمە لە مێشکما ساڵانێک دەهات و دەچوو وەڵامەکەم وەرنەدەگرتەوە. ڕۆژێک مجلەی ثەروەت فنوونی تورکیم بۆ هاتبوو، ئاسەیەکە مەلای گەورە لە میسرەوە جەریدەی بۆ هاتووە، لە میسرەوە ئەو زەمانە سیەکان بیستەکان ئەفەرمێت لە تورکیاوە مجلەی ثەروەت فنونم بۆ هاتبوو، مجلەی ثەروەت فنونم بۆ هاتبوو، سەیرم کرد مەقالەیەکی زۆر جوانی تێدایە، خوێنمەوە دوو دکتۆر مناقەشەیانە. دکتۆری یەکەمیان دەڵێ هێلکە نەخورێ باشە چونکە زەهری تێدایە، بڕێکی کەم لە ژەهر لە هێلکەدا هەیە. دکتۆری دووەم وتی بەڵگەت چییە؟ وتی بەڵگەم ئەوەیە ئێستا ئێمەی دکتۆر لە هێلکە مەڵحەمی دژی برین و سوتاوی وەردەگرین. جەنابتان بیستوتانە زۆر حەکیم و دەرمانسازی کوردەواری خۆمان هەن لە ڕێی هێلکەوە دەرمانی سوتاوی دەگرنەوە، ئێستاش هەیە. وتی ئێمە مەڵحەمی لێ دروست دەکەین دژی سوتاوی و برین. وتی دەیدەوە چ مشکلەیەکە؟ وتی نە، ئەوە معنای ئەوەیە هێلکە لە زەردێنە و سپێنەکەیە بەشێک لە زەهر هەیە بەڵام زۆر کەمە، ئەو زەهرە دەبێتە دەرمان و جەراعەت لەسەر ئەو برین و سوتاویە دروست دەکات. وتی ئەو جەراعەت و برینەکە دروست دەبێن بەڵگەیەوەیە ئەمە زەهرە دژی ئەو برینە و میکرۆبەکە لە ناو دەبا، ئەم زەهرە ئەو میکرۆبە لە ناو دەبا، ئەو سوتاویانی ئەو برین و نەخۆشیە. ئەڵێ دکتۆری دووەم وتی کابێ ئەهلی فەڕەنسا و پاریس دەبوو هەموو بمردنایە، ئەوەندە هێلکە دەخۆن. وتی نا، بۆیە نامرن هەرچەند لە ڕووی عیلمیەوە بەڕێزانەوەتانیان لە هێلکەیەک لە دوو هێلکە زیاتر بخۆی زەرت بە جسمت دەگەیەنێ. نابێ هێلکە هەموو ڕۆژە بخورێ، نابێ هەموو ژەمێ بخورێ، نابێ سێ چوار هێلکە بەسەرێکەوە بخۆی، چونکە زەهرەکە کۆ دەبێتەوە لە لەشدا، بە کەمی زەرەدی نێو سوودەکەی خۆی دەگەیەنێ. دکتۆری یەکەم زۆر زانابوو، وتی لەبەرەوەی هێلکەکە بەدەم دەخورێ، ئەو زەهرەکەمە بە گەرمی معیدە، بە گەرمی جگەر، بە گەرمی هەناسەدانەوە ژەهرەکە فڕێ دەدەی و هیچ زیانت پێ ناگەیەنێ. بەڵام هەر هێلکەکە زەهرەکەی لێوەربگرە و لە دەمارەوە بیدە لە ئینسان دەتکوژێ، هەر ئەو زەهرەکەمە بیکە بە دەرزی و لە دەمارەوە لە ئینسانی دەی یەکسەر دەم بە یەکا نادا و دەیکوژێ. مەلای گەورە دەفەرمێت سوبحان الله ئەوجا دڵم ئیسراحەتی گرتم بەخوا زۆر جوانە، زاناکانی شەرعی ئێمە هەمان قسەیان کردووە. ئەڵێ ئەو ژەهرەکەمە کە لە ڕێی دەمەوە بوو کابرا پێی مرد دیەی لەسەرە، خوێنی لەسەرە، بەڵام لە ڕێی دەمارەوە بوو هەر ئەو بڕە زەهرەکەمە قەتڵە، دەبێ ئینسانەکە بکوژرێتەوە. ئەمجا دڵم ئیسراحەتی کردو لە بابەتە شەرعیەکە تێگەیشتم لە ڕێی ئەو خوێندنەوەی ئەو مجلەیەوە کە پێی دەوترا ثەروەت فنوونی تورکی، لە تورکیاوەم هاتبوو. بۆیە بەڕێزان زانست ئاوایە، هیچ نووسراوێک بە چاوی سوک سەیر مەکە، خوێندکاری خۆشەویست، تو خوا لە جیاتی فەیسبووکێکی بێنرخ، لە جیاتی کۆمێنت بۆ ئەم و ئەو، لە جیاتی ئیخباری سیاسی و تعلیق لەسەر ئەم و ئەو، خوا مجلەیەک بێنی بیخوێنیتەوە، کتێبێک بخوێنیتەوە، چەند یارمەتیدەرە دەبێ بۆ زانستەکەی خۆت، بۆ قۆناغەکەی خۆت. چۆن وەکو مامۆستای گەورەی کۆیە گرێکانت بۆ دەکاتەوە کاتێک کە لە مێشکدا پرسیارێک دروست دەبێ. خوا ئینسانی بە چی فێر کرد؟ یەکەم بە وەحی،
ئەوە تا لە ڕێی وەحی خواوە ئێمە دەزانین ئەسڵمان چی، ئێمە مەیمون نین، ئێمە بەراز نین، ئێمە ئینسانین. ئینسانەکە گڵ بووە. ئادەم بۆ پێدەوترێ ئادەم، حەزەتی ئادەم بۆ نابێ ناوێشکە لە ئادەم بندرێ. ئادەم یعنی من ئەدیمی الأرض، لە توێکڵی زەویەوە. ئادەم لە ئەوەوە هاتووە، یعنی ئادەم یەکەم مرۆڤ لە توێکڵی هەموو زەویدا دروست بووە. بۆیە شکلی هەموو ئینسانەکانیش وەکو شکلی زەوی وایە. ئەمە لە ڕێی چێوە پێماوەترە، خۆی ماگامان لێ نەبووە، خۆ مختبەر نەیدۆزیوەتەوە. ئەوە خوا لە ڕێی وەحیەوە، لە ڕێی وەحیەوە پێمان دەڵێ ئێوە گڵ بوون، دوای ئاوتان بەسەرا کرا، دوای وشک بووەوە، دوای بوو بە حەمەئی مەسنون. ئەمە قورئان لە ڕێی وەحیەوە عیلمی زانستی زۆری پێبەخشین لە ڕێی گەیاندنی قورئان و وەحیەوە. دووەمی لە ڕێی غەریزەوە. ئینسانی وا هەیە نەخوێندەوارە، بەڵام سوبحان الله زیرەکە. زۆر کەس هەیە شەهادەی ئەکادیمی زۆر گەورەی هەیە، لە پسپۆڕی بوارەکەی خۆیدا بەکەدە کابرایە کە هیچ شەهادە و ئەکادیمی نییە، شارەزانیە، غەریزەی بە قووەتە. یعنی غەریزەی وایە چاوی بە شتێک بکەوێت لێی دەکۆڵێتەوە دەگاتە ئەنجامێک. ئەو غەریزەیەش جۆرێکە لە گەیاندنی علم بە مرۆڤ کە خوا ئینسانی فێر کردووە. سێیەم تەجاروبە لە ڕێی تاقیکردنەوەوە. خوای گەورە عەقڵی ئینسانی کردووەتەوە، سەیری کردووە باڵندەکان و ئاژەڵەکان چی دەکەن، ڕندەکان دەرسی لێ وەرگرتووە. نمونەیەکی واقعی بۆ جەنابتان باس کەم. لە تەفسیری کوردیدا لە بەرگیدا لە لاپەڕە 576 دەفەرمێ پڵنگ زۆر ئازا و بە هەڵمەتە. پڵنگی مێ کاتی حەملی دەبێ و دووژیان دەبێ و بەچکەی دەبێ و دەزیا زۆر متەئەسیر دەبێت، چونکە لە کاتێکە کە ورجی گەورە بۆ بەچکەی تێدایە و لە چست و چالاکی دەکەوێت، دوایی بەدانانی بەچکەکەی و لە بەڕۆیشتنی خوێن و ناڕەحەتیەکانی لەدایک بوونی بەچکە و شیر پێدانی هەز بە کەم و کوڕی دەکا، هەز دەکا ئەو هەڵمەت و گوڕەی جارانی نەماوە، زۆر متەئەسیر دەبێت. بۆیە حەز ناکە جارێشکە حامی لەبێتەوە، بەبێ نێری نەژ ناژیە. ئەڵێ بزانەکان هاتن مرۆڤ تاقییان کردەوە، پڵنگ دەگەڕێ، درەختێک دەدۆزێتەوە، ژیایەک دەدۆزێتەوە، جیایەکە هەڵدەکەنێ و ڕەگی ژیایەکە دەخوا. کە ڕەگی ژیایەکەی خوارد، بەردەوام کردجووت بوو لەگەڵ نێرەکە، ئەسی ڕەگی ژیایەکە دەخوا. ئەو ژیایە ئەو ڕەگەی ناهێڵێ، ئەو پڵنگە حەمل بگرێتەوە، عەقیمی دەکا، نەزۆکی دەکا. واتە ئەو ڕەگی ژیایە ڕێگرە لە دروستبوونی بەچکە. زاناکان هاتن ڕێگی ئەو ژیایان دەرێنا، لێکۆڵینەوەیان لەسەر کرد، دەرمانی دژە حەمل کە دەدرێ بە ئافرەت لە ئەوە دروست بوو. ئەها لە ڕێی پڵنگەوە دۆزیانەوە. ئەوە تەجاروبە. خوا عەقڵی مرۆڤی کردەوە، چاوی کردەوە، ئاژەڵی هێنا ئەم شتەی نیشاندا، بەردەوام بچوو تاقیکردنەوەی لەسەر کرد، سوودی لێبینی بۆ مەنعکردنی منداڵ کە ئافرەت نەیەوێ منداڵی ببێ، حەملی منداڵ بوەستێنێ یان سیلسیلەی منداڵبوون لە دواییەکە پێڕێکخە، شتێکی ناشەرعی نییە، بەس قەتعی منداڵ نەکا بە یەکجاری. بەڵە خۆشەویستان، ئەم سێ ڕێگانە خوای پەروەردگار عەلەمە الئینسانە ما لەم یعلەم، ئینسان هیچی نەدەزانی. لە ڕێی وەحی قورئانەوە، لە ڕێی تەجروبەوە، لە ڕێی غەریزەوە فێری زانستی کرد. کۆتایی ئەم وتارەمان کە بەشی دووەمی زنجیرە باسەکەمان بوو، ئینشاءالله هەل لە خزمەت قورئاندا دەبین. ئێمە باسی دەکەین تەفسیری ئاەتەکانی قورئانە سوورەتی عەلەق کە یەکەم جار هاتە خوارەوە و باسی خوێندنی تێدا بوو، بە ئیقرا دەستی پێکرد. ڕوو لە وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەین. بەڕاستی وەزارەتی پەروەردە و وەزارەتی خوێندنی باڵای ئێمە پێویستی بە خۆداچوونەوەیەک هەیە. لەگەڵ ئەو پەڕی حرمەتمان بۆ ماندووبوونی هەموو ستافێک کە لە بەشی پەروەردەدا کاری کردووە، حتا ئینسان کار لەو بەشە قورسەدا نەکا ڕەم بێ نەزانێت چ بابەتێکی ئاڵۆزە، چ بابەتێکی قورسە، چ دەریایەکی لە بن نەهاتووە، چونکە ئێمە بە ملیۆن خوێندکارمان هەیە، هەمووشی پێویستە فێری زانست بێ و بگاتە ئاستێکی باش. بەڵام هەروەکو بەردەوام چاومان لە خەڵکەوە لە دەرەوە شت دێنین، لەگەڵ دنیای دەرەوە تێکەڵاو دەبین کە من مانیعم نییە، بەڵام خۆزگە پێش هەموو شتێک لە زانست و پەروەردەی وڵاتانی پێشکەوتووی دنیا سوودمان ببینایە. وەکو لە شتیکەدا پەلاماری شتی ئەجنەبی دەدەین، کاکە لە بەشی پەروەردەدا حکومەت ئاوڕێک بدەوە وەرە لە وڵاتان فێر بە. من نمونەیەک عەرزی جەنابتان دەکەم. وڵاتی چۆکو فینلەندا پێشکەوتووترین سیستەمی پەروەردەیی هەیە، چونکە زۆرترین پارەی وڵات لە ئابووری وڵاتە بۆ بەشی پەروەردە دەڕوە. هیچ کەسێک موچەی لە مامۆستای قوتابخانەی سەرەتایی زیاتر نییە لە وڵاتە. ڕئیسی وزەرا بەقەدەر مامۆستایەک وەرناگرێ، ئەوەندە مامۆستایەتی بە قورسی دەستی ئینسان دەکەوێت.
گەورەترین نمرە ئەمجا ئینسان دەبێتە مامۆستا نەک لێرە کابرا لە هیچ جۆر ناژیرێڵەن وڵا بە 50 بە 60 شەو بچێتە فڵان کولێ دەبێتە مامۆستا عیبی نییە یەکەمین بودجەی زەخمی وڵات بۆ بواری پەروەردە و فێرکردن بەکاردێ چونکە دەزانن لە هەموو شتێک گرنگترە ڕۆڵەکانی داهاتوو لەسەر ئەوە پێدەکەن منداڵ لە 7 ساڵی دەچێتە مەکتەب سبحان الله پێغەمبەری ئێمە صلی الله علیه وسلم زوو ئاماژەی بەوە کرد منداڵ لە 7 ساڵیدا فێری نوێشکردن کەن باسی 6 نەکردووە ئێستا خەریکە منهەج بە خۆیدا دەچێتەوە مناڵ هەیە دەڵێ لە 5 ساڵی تەسکەرەکەی بۆ تەزویر دەکات حرمەتم هەیە بۆ ڕووی ئێوەی بەڕێز چەند نەزانە دایک و باوکم بینیوە تەسکەرەی مناڵەکەی تەزویر کردو بۆی ساڵێک زووتر بینێرێتە مەکتەب ئەزانی چ زەربەیەک لەو مناڵە دەدەی ئەزانی لە ئاخریا پێوەی دەدا و غەڵەتەکە بەهەست پێ دەکەی نەخێر مناڵ لە 7 ساڵیە بچێتە مەکتەب باشە چونکە تەواو ئامادەیی تێدایە ترسی ڕەویوەتەوە ئاشنا بۆ بە کۆمەڵگا دووەمیان ئیمتیحانی نیشتیمانی بە کەلۆری بە هیچ شێوەیەک بوونی نییە توانا و حەزی قوتابی مەرجە توانای لە زانستا چەندە حەزی لە چییە ئیتر ئیمتیحانی 12 و 3 ناوەندی ئەوانە نەماوە حەدەمێکە لەوێ لایان بردو ئیمتیحانی نیشتیمانی سێەم خوێندن بۆ فێربوونە نەک بۆ ڕکابەری کەسێک لە ئیمتیحانە 100 بێنێ مامۆستا سەیری توانای ڕۆژانە و لێهاتووی زانستی دەکات نەک بە دەرەجە ئەم پێش ئەوکەوێ توانای زانستی چەندە بە عیلم توانی و تەبی سەلمێنی یان بە دەرەجە بۆت ڕێکەوتووە ئەی بیسیەکت لێداوە لە خۆ دەرەجەکە گرتوێتی لەوێ وانییە خوێندن بۆ فێربوونە نەک ڕکابەری چوارەم وانەی یەکەم لە سەرەتاییدا لە مەکتەبی ابتیداییدا سەعات 9 دەست پێ دەکات بۆی منداڵ بە ئیسراحەت بەیانی با تێرخەو بێ بە ئیسراحەت بێ لە مەکتەب نان و چاپ خوا تەواو بێتەوە سەرخۆ لە سەعات 9 دا یەکەم دەرس دەست پێ دەکات وەڵاهی لای ئێمە مناڵی وایە فەقیرە لە 7ەوە هەڵی دەستیان لە 6ەوە هێشتا هەر پێویستی بە خەوە وایە لە پۆلا خەوی دێ یەکەم وانە لەوێ سەعات 9 دەست پێ دەکات بۆ مناڵی بچوو بۆ قۆناغی بنەڕەتی پێنجەم ئەرچی ماڵەوە بوونی هەر نییە یان زۆر دەگمەن و کەمە حتى نزیکی ئێوارە قوتابی لە مەکتەب بمێنێتەوە مامۆستا هەموو دەرسەکانی لەگەڵ دەڵێتەوە وەزیفەکەی هەموو لەوێ دەنووسێتەوە نەکدامەوە کۆڵێک کتێب دێنێتەوە بۆ ماڵەوە لە ماڵیشەوە بڕقی لە خوێندنە چونکە مەجای سەی تەلەڤیزۆنێکی نییە مەجای قسەیەکی نییە ئەوەندەی واجبی ماڵەوە بەسەرا دراوە لە مەکتەب تەواو دەبێت کە هاتەوە ماڵەوە کاتی پشوو ئیسراحەت و ناخواردن و خەوێتی مەگەر واجبێکی زۆر زۆر کەمی هەبێ یان هەر نیەتی بەم شێوەیە توانیویانە زاڵ بن بەسەر گرفتەکانی پەروەردەدا سیستمێکی پەروەردەی جوان بێننە وڵاتەکەیانەوە وە سوودیشیان لێ بینیوە ئێمەش دەتوانین وەکو حکوومەت وەکو وەزارەتی پەروەردە لە سیستمی پێشکەوتووی وڵاتان سوودمەند بین ئەگەر نەتوانین مەکتەبەکانیشمان وەکو ئەوان بێ ئەگەر نەتوانین کتێبەکانیشمان وەکو ئەوان بێ بەڵام خۆم خاڵانە بەڕێزان ئاسانن زۆر ئاسان و دەتوانین بیانکەین و شتمان لە بەدەستایە ئینشاءڵڵا لە خزمەت قورئاندا لە وتاری داهاتوودا بەویستی خوای پەروەردگارەکە تەمەن باقی بێ چەند شتێکی تر لەسەر زانست و زانیاری و بوارەکانی فێربوونی زانست لە قورئاندا ئینشاءڵڵا پێشکەش دەکەین یا ڕەبی خوایە زانستی بە سوودمان پێ بەخشی یا ڕەبی خوایە زانستی بە سوودمان پێ بەخشی خوای پەروەردگار ڕۆڵەکانمان زاناکەی خوێندکار و قوتابیەکانمان سەرکەوتووکەی ساڵێکی پڕ خێر و بەرەکەت بە عیلم و زانستێکی زۆرەوە ئینشاءڵڵا بەسەرماندا بێ و بچینە خزمەتی کوردستانمان پارێزرا و پڕ ئەمن و ئەمانکەی بتوانین بە ئارامی ڕۆڵەکانمان تیا بخوێنین یا ڕەبی خوای پەروەردگار مامۆستاکانیش پارێزی هیدایەتیان بدەی پشتیوانیان لێ بکەی زمانیان پاراوکەی قەڵەمیان بە بڕشتکەی سەبر و تەحەمولیان بدەیتێ کە جوانترین زانست فێری ڕۆڵەکانمان بکەن یا ربی خواه ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری یا شافی یا الله ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری ئەوەی کە دڵ ناڕەحەتە خوای دڵی خۆشکەی ئەوەی خێزانەکەی ناکۆکی تێدایە خوای ئیسلاحی حاڵیان بکەی ئەوەی مردووە یا ربی خواه لە گوناهی خۆش بی عاقبەتی هەموو لایەکمان بەخێر بژێڕی آمین آمین والحمد لله رب العالمين يا أيها الذين آمنوا فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون